لە ڕۆژهەڵاتی ناڕاست بە ڕۆژی کرێکاران واروا لە ڕۆژاواش بە ڕۆژی کار ناسراوە بڕیارە لە زۆربەی شارە گەورەکانی سویسرا خۆپێشاندان دش بە ئەو یاسایانەیەکیان بۆ بەدەستێنانی مافی زیاتری کرێکاران ژمارەیەکی بەرچاو خەڵک بێنە سەر شەقامەکان لە شارەکانی زیورخ و بێرن و لۆزان و جنێف و بازل ژمارەیەک ڕێکخرا و داوای مۆڵەتی خۆپێشاندانیان کردووە بەڵامەوەی کە جێگەی سەرنجە ئەم جارەیان ئەم ساڵ ئەو ڕێکخراوانەی کە داوای خۆپێشاندانیان کردووە کۆمیتە یەکی ئایار نییە بەڵکو کۆمەڵێک کۆمیتە و ڕێکخراوی ترن کە پێشتر وەکو بەشێک لە کۆمیتە یەکی ئایار بەشداری خۆپێشاندانەکانیان کردبوو. وارووا بە پێ ئەو ڕێکارانەی لە سویسرا کە 100 کە زیاتر لە شوێنێکدا ناتوانرێت کۆب بێتەوە بڕیارە لە چەند شوێنێکی جیاوازبینێ لە شارە گەورەکاندا واتە لە 4-5 شوێن خۆپێشاندان ئەنجام بدرێت لە پاڵ ئەو کەسانی کە بۆ داواکاری مافی کرێکاران دێنە سەر شەقامەکان هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە لە دوێنێەوە ئەو کەسانەی یان ئەو گروپانەی کە بەگومانەوە لە کۆرۆنا و ڕێکارەکانی دەڕوانن بانگەواز دەکەن بۆ خۆپێشاندان هاوکات لەگەڵ کرێکاراندایان لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە بۆ پشتگیری لە مافەکانی کرێکار بڕیارە بەیانی خۆپیشاندان بکەن ئەوانیش داوا دەکەن کە خەڵک بێتە سەر شەقامەکان و دژی ڕێکارەکانی حکوومەت بوەستێتەوە. سەرۆکی پۆلیسی بێرنیان دەستگای ئەمنی بێرن ئەمڕۆ لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند کە لە ساڵانی پێشووتر زیاتر چاڕوان دەکرێت لە چەند شوێنێکی جیاواز خۆپیشاندان ئەنجام بکرێت ئەنجام بدرێت بەڵام پۆلیس ئامادەیە کە لە هەموو ڕوویەکەوە ئەو خۆپیشاندانانە پارێزە هەروەها ڕێگریش لە هەر کارێکی تێکدەرانە بکات واروە ئاواتیشی خواست کە سبەینێ باران ببارێت بۆی خەڵکیش کەم بێتە سەر شەقامەکان. ساڵانە لە سویسرا لە یەکی ئایاردا خۆپیشاندان لە زۆربەی شارەکانی سویسرا ئەنجام دەدرێت بەڵام گەورەترین خۆپێشاندان دەکەوێتە شاری زیورخەوە کە چەپەکانی ئەو شارە جگە لە خۆپێشاندان هەوڵ دەدەن بە شێوەیەک تونند و تیژی بنوێنن و کۆمەڵێک شوێن تێک دەدەن بە یەکدا ئەمە کۆی زانیاریەکانە دەگەڕمەوە لایەوە چییە؟ بەڵێ کاروا محەممەد تامێنێ نارتی لە باز لە سویسرا سپاس بۆ تۆ سپاس بە زانارەکانت.